بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە بە خەونی گەورەوە کەوتینە ڕێ ناونیشانی بیرەوەریەکانی فازیل کەریم ئەحمەد ناسراو بە مامۆستا جەعفەرە. ئەو وەک خۆی دەڵێت دوای نیو سەدە لە سیاسەتکردن دەڵێ لە سیاستدا پشتم چەما و سرم سپی کرد، نە هیچ فێر بووم و نە لە سیاسەتی کوردی تێگەیشتم. لە پێشەکی کتێبەکەیدا ئاماژە بەوە دەکات کە ئەم وەکو ژیژک ڕۆشتووە، بەڵام هاوڕەکانی وەکو تانجی چەند جار بە دەوری پیرەمەگروندا دەوریان داوە. مامۆستا جەعفەر لە بیرەوەریەکانیدا دوای نیو سەدە لە سیاسەتکردن قسە لەسەر سیاسەتی کوردی دەکات، قسە لەسەر سەردەمی شۆڕش، سەردەمی پێشمەرگایەتی، تیرۆر، کوشتن، یەکترشکاندن، تەسلیم بوونەوە. زۆر باس و خواسی لەم کتێبەدا وروژاندووە بە چەند باس و بابەتێکی جیاواز. ئێمە هەوڵ دەدەین لە بەرنامەی جێپەنجە ئەمڕۆ لەژێر ڕۆشنایی تێکست و دەقەکانی بە خەونی گەورەوە کەوتینە ڕێ گفتوگویەک لەگەڵ مامۆستا جەعفەر بکەین. مامۆستا جەعفەر خۆشحاڵ بووم لەم بەرنامەیە لەگەڵ بەڕێزت زۆر سپاسی کەناڵی پەیامەکەم بۆ ئەو دەرفەتە کە هاتووت پێشەوە دەربارەی ئەو کتێبە قسە بکەین کە یەکەمین جارێک کەناڵێکی ئاسمانی کوردی تەشریف بفەرمونون و لەسەر ئەو بابەتە قسە بکەن کە زۆر شادمان و بەختەوەرم بە و هەلومەرجەی کە ئیسا هاتووت پێشەوە. سپاس بۆ تۆش مامۆستا. ڕاستە و خۆ قسە لەسەر پێشەکی کتێبەکە بکەین. تۆ لە پێشەکی کتێبەکەدا بازدەوە دەکەی، ئەڵێ من نزیکەی نیو سەدەیە لە ناو سیاسەتدا نە هیچ فێر بووم و نە لە سیاسەتی نە لە ناو دەریای سیاسەتی کوردیدا هیچ تێگەیشتم. ئەگەر گونجاو بێ بڵێم ئەم ڕەشبینیە بۆ بۆ ڕەشبینیە. من ڕاستی ئەو کتێبە ویسم شتێک ڕاستکەمەوە، ئەویشەوەیە ئەم کتێبەت بەس تەنها باسی ئەو بابەتانێ کە جەنابەت باس کرد. من باسی ژیانی ڕەنگە نزیکەی 50 شەهیدم کرد بێ لە هەردوو بەرگەکەیە. ئەو باسی قارەمانەتی خەڵکیشم کردووە، یعنی قارەمانەتی پێشمەرگە، قارەمانی ژنی کورد، جوتیاری کورد، ئەو جار ئەو دڵفراوانی کە ئەو کاتە جوتیارێک بەرامبەر ئێمە نواندوێتی کە ئەمڕۆ ئێمە ئەوەی کە مەسئولە ڕەنگە جوتیارە ببینێ بە نەوعێک سەیریکە، ئەوەی لە قورئانە نووسە عەبەسەوە تەوەلا، ڕەنگە ئاوا سەیریانکە، بەڵام ئەو جوتیارە زۆر بە دڵێکی فراوانە پێشوازی لەو خەڵکە کردووە و ئامێزی بۆ شۆڕش کردووە. بەڵام لە پشتی هەموو باسێکتەوە هەستەکەی ینی چۆنەڵی بیرۆکەیەک وە ڕەخنەیەک وە نەقدێکی تێدایە. بۆ نمە باسی ژیانی شەهیدێکەکە یا ڕووداوێکەکەی لە ناویە پەرەگرافێک باست لەوە کردووە کە ئەو کاتە ئەو شتە ڕوویدا نە ئەبوو وابواە ئەوایە وابواە، ئەمە هەڵە بوو، ئەمە ڕاستەکەیەتی. تۆ کە بیرەوەریە نووسی ئەتێ پند، ئەو پندانە ئەو وانانی کە تۆ فێر بووی لەو ئەزمونەی نیوسەدەیە، ئەتو خۆ ئەبێ لەسەر ئەو پندانە کە چی بوون، ینی بۆ ئەوەی نەوەی داهاتوو هەمان هەڵە نەکاتەوە. خۆ بن بۆ بیرەوەریە نووسم. ئەگەر بیرەوەری هەر بۆ بەعزە کەس بیرەوەری خۆی نووسیوە، یەک ڕاستی نەنووسیوە. من خەڵکە ناسم 50 کەسی کوشتووە نەیوتووە زیانم بە مێرولەیە گەیاندووە. ئەوە ئەسڵەن ناڕازگۆیە. من خەڵکە ناسم داوێن پیسترین کەس بووە، بەڵام کە بیرەوەری خۆی نووسیوە باسی ئەوەی نەکردووە کە بەلای مێرولەیەکەش تێپەڕیوە. ئەوە هەندێک شتێ من شخصی خۆم ڕقم لەو جۆرە نووسینەوەی بیرەوەری هەر ئەوە وای کرد کە بەڕاستی بیر لەوە بکەم بیرەوەرێک ڕاستەکە بنووسم، چونکە ئەوەی کە نووسراوە ئەو جۆرە بیرەوەریە کە تۆ کەرەکتەرەکە چییە؟ کەرەکتەکە تۆ پێوێکی تیرۆریستی قاتلی نازانم چیت بڵێن یەکێکی وەکو هتلەر، مەبەستم کەرەکتەرێکی لەو بابەتانەیە، بەڵام کە ئەو شتێکی لەسەر بیرەوەری خۆی نووسیوە کە هەمووی درۆ دەلەسەی کردو لەگەڵ خەڵکە. من ئەو جۆرە بیرکردنەوەی لە هەم لە
عێراقی با بڵێن باشوور و هەم لە کوردستانیشە ئەو جۆرە بیرەوەریە بینی کە ناڕازگۆن لەگەڵ خەڵکە. من پێم وە خەڵکە سیاسیەکان پێویستە بیرەوەری خۆیان باش بەڵام تۆ کاتێکە لە پێشەکیەکە قسە ئەەکەیت خۆت نیو سەدەوەک خۆتەڵی لە ناو ماندووبوون و سیاسەتای بەڵام کە من وتم ڕژبین هەڵبەت بەو مانایە یعنی زۆر ڕەخنەی لە سیاسەتەگری تەنانە نمونەیەکی مکیاڤیلی ئێهێنیتەوە کە ئاڵەی ئەگەر ئەو کە ئەو میری نووسی وەگەر بەهاتایەتە کوردستان و پیاسەیەکی سەرایی بکردایە و بچوایەتە چایخانەی شعبوو لە سەوڵەکە چی بکردایە یعنی لەوانەیە لە هەندێک شتی پەشیمان بوایەتەوە و نمونەی ئەوەش ئەهێنیتەوە کە ئەڵەی ئەمان خۆیان لێرەن و کلکیان لە شام تۆزەکە یعنی ئەمە بۆ خۆی نەقدێکی زۆر قوڵە کە لەو سیاسەتەی ئەگری لەو ماوەیەدا بوو. من حەزەکەم یەکشت پێ بڵێم زۆر خەڵکی سیاسی و ڕۆشنبیر بڵێن تێگەیشتنێک یا تێڕوانینێکی زۆر هەڵیان بۆ نیکۆلۆ مەکیاڤیلی هەیە. من بەلای منەوە مەکیاڤیلی یەکێک لە پیاوە عەزیمەکانی مێژوو بووە و بەڕاستی یەکێک بۆ ویستی خزمەتی مرۆڤایەتی بکە. ئەوجە پیاوێکی زۆر دەستپاک بووە بەس دایان پاک نەبووە پیاکی دەستپاک بووە. من یعنی بەشی زۆری ئەو کتێبانم خوێندۆتەوە یان نەک بەشی زۆری ینی بە گوێرەی یعنی هاوڵاتێکی کورد بازەکەم لەسەر مەکیاڤیلی هەوڵم داوە تێی بگەم ئەم کابرایە چی بووە. مەکیاڤیلی پیاوێکی زۆر زۆر عەزیم بووە. ئەمجار ینی ئەوە بە نەگەتیڤ سیر مەکە کە باسی مەکیاڤیلی کرا. بەس ئەمەوە بڵێم لە ناو کووردە ئەسڵەن کەسایەتی هەیە زۆر زۆر وتوریا و زۆر شارەزا و بەس کتێبی نەنووسیوە لەسەر ئەو هونەرانەی زانیوەتی. ماکیاڤیلی کەسایەتیە بووە کە لەسەر بڵێن ئەو ئەزمونەی کە هەی بووە توانیوەتی چڕی کاتەوە ینی بیکاتۆکو ئیستاش لە زانکۆکانی ئەوروپا و لە زۆربەی دنیا وەکو ئەلمی زانستی دەوڵەت سێرەکرێ ئەمەی مەکیاڤیلی. بەڵام مەوەسا من مەبەسم نەقدەکە نەبوو لە مەکیاڤیلی مەبەسم ئەو بوو کاڵی لەوانەیە لە هەندێ بۆچوونی خۆی کە ئەم جۆرە لە سیاسەتکردنەی ببینایە پەشیمانە بوویەوە. بەتاکید یعنی ئەمە ئێرێ ببینی باە ڕەنگە شتی تری بنووسی باە بێگومان ئەمەی بزان ئەمەی لێرە ڕۆدا ئەسڵن مەکیاڤیلی هەر بەخیاڵیشە ناتوە. یعنی من نامێ ئێستا باسی سیاسەتی ڕۆژ بکەم نەک لە ترسی کەسێک چکە بەڕاستی من ئێستا لەو قۆناغی ژیان گەیشتمەتە هینێک نە باکم بە هیچ شتێک نییە نە لە هیچ شتێک ئەترسم نە باکم بە هیچ شتێکشتە و لەو خەڵکی کە ڕۆژانە ئەکوژرێن لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئێران لەوانە ڕۆحی خۆم بە زیاتر نازانم بۆیە ئەبێ خەڵک بێدەنگ نەبێ. من قەناعەتی خۆم وایە لە ئەو کتێبەی منیشە شێوەیەکە لە شێوەکانی بێدەنگ نەبوون چونکە یعنی ڕەنگە ئەو کتێبەی نووسیمە بەشێک زۆری لە سیاسەکان پیان ناخۆش بێ. بەڵێ تۆ دەڵێ لە پێشبڕکەی سیاسیدا من ژیژک و ئەوان تانجی ئەوان کێن؟ وڵی ساگەر ناوی خەڵک بڵێم زۆرەکەین کە چونە دەرەوە بیکەنە شەڕەتەقە لەگەڵ خەڵکی ئیشی من نییە. لای خۆمان بزان خەڵک تەقبولی ئەوە ناکە کە تۆ ڕاستیەکانش بڵێ. من نامەی زۆر خەڵکم لایە کە ویسم بیکەمە بەرگی سێمی کتێبەکە وەکو بەرگی سێمی لێ بکەم ئەن بەرگی سێمی بە خەونی گەورەوە کەوتینە ڕێ بیکەمە ئەو بەرگی سێم بەڵگە نامەکان بەس نامەکانم پیشانی چەند برادێکدا کە خۆیان نووسیانە وڵڵا مامۆساوە بنووسی عاجزە بم ئەوت کاکە نابێت خۆت بوات نووسێ نایسا هزار کێشم بۆ دروسە بێ جاکی ینی خەڵکی لای خۆمان تحملی ڕاستی ناکەن بەداخەوە ئەڵێ من خۆت لە کتێبەکەڵی من بڕیارم داوە هەموو ڕاستیەک نەدەرکێنم ئەوەیە من هیچ شتێکی وام نەوتۆ من ئەسڵ خاتری زۆربەی ئەوانەی کە باسم کردوون بە سیاسیە خراپەکانیشەوە بەوانەی کە زۆر زۆر ئازاریشان داوم بەس من زۆر بە احترام و باسم کردوون کە بەشێکیان مێژوو نەفرەتیان لێەکە. بەڵێ لە شوێنێکی تری شاباس لەوە دەکەی دەڵێیت من خۆم لە هەندێک نووسینە پارێزم. من زۆر ڕاستی هەبووە
لەگەڵ نزیکترین هاوڕێی خۆشمەناتۆم باسیکەم کە ئەبوایە باسکرێ چونکە ئەمە تاریخی گەلێکە ئەمە مێژووە تۆ نابێ خیانەت لە مێژووی خۆت بکەیت نابێ ڕاستی مێژوەکان بشاریتەوە لە خەڵک من یەکێکم لەوانەی نەمتوانیوە ئەو ڕاستیانەوە خۆی بنووسم لەبەرچی لەبەرەوەی ئیسەش بینوسم خەڵکەڵێ ئەمە پیاکی ڕازگۆ نییە ئێمە بڕوا بۆ قسانە ناکەین هەر خەڵکی ئاسایی ئەڵێم تحملی ئەوە ناکە کە تۆ ئەو ڕاستی پێ بڵێ کە بڵێم ئاوا ڕوویداوە بەس ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر سڵفە مامون نەمردم باسییانەکەم بەس ئێستا کاتێەوە ڕەنگە نهاتی بەڵێ مێژوو خۆی ئەبێ هەموو وەکو ئاوێنەیەک هەموو شتەکانی تێدا بخرێتە ڕوو ئەمە چۆن نەخرێتە ڕوو بۆنەوەی بۆ ئێستا و بۆ ئایندەش ئەوەی خسوومەتە ڕوو کە خاتری زۆر خەڵکم گرتووە خەڵک تحملی ئەوە ناکە ئەمجە چ جای بێ ڕاستیەکان وەک خۆی باس مەبەست هاوڕێکان تەحملی ناکەن مەرجنی هاوڕێم بێ ینی من ئەوانەی کە هاوڕێ سیاسیەکانت هاوبیرەکانت ئەوەی کە لە سیاست ئیشت لەگەڵا کردو مەرجنی هاوڕێت بێ ئەو ڕەنگە خۆی لە دڵی خۆی تۆی وەکو دژمندا نابێت جەم بوو بە هاوڕێ خۆمیدا بنێم من ئەڵێم بەعزی خەڵکەیە کە لە تاریخی ئێمەیە ناوێن ڕۆیشتووە و ناوێن هەیە ئەوانە ڕۆژێک لە ڕۆژان هەر ئەو گەلا یعنی چۆن لە تاریخی گەلانی تریشە نەفرەت لە هەندێک کەساتی خۆیانەکەن لە تاریخی ئێمەش هەندێک خەڵکەیە شایانی ئەوەن مێژوو نەفرەتیان لێ بکەم باش بچینە ناو بەشێک لە باسەکان تۆ کە سەرەتا باسی کارکردنی خۆتانەکەی لە خانەقین و دواتر ئەچنە بەغدا لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیان تا کارەکەی دیارە بیری ئێوە بیری چەپ و تەنانەت بیری مارکسی بووەوە بازە بیری ماوتسیتۆنگ ئەەکەیت لە شوێنێکە کە چالاکیەک دێتە پێشەوە ئەتانەوێ یا هەوڵ ئەدرێ چالاکیەک بکرێت تۆ بەیەکێ لە هاوڕێکان تەڵەی تیۆری مارکس لەکوێ و تیرۆری کەسایەتێکی حیزبی بەعس لەکوێ مەبەستت چییە لێرە؟ وایە مارکس خەڵکی خۆمان بەداخەوە لە مارکس بە غەڵەت لی تێگەیشتون چکە من مارکسیت بە شتێک ئەزانم لینینزم بە شتێکی ترەزانم لینین کابرایەکی ئینقلابچی بووە کودەتای کردووە بە کودەتا دەسڵاتی کردووە دەست هەر لە زمانی خۆشی هەر پێشەوەی خۆشی بمرێ یەکێکی وەکو ڕۆزە لوکسمبرگ ڕخنێکی زۆری لێگرتووە ئێستاش دوای هەرەسێنانی کۆماری سۆڤێت و سیستەمی ئەوەی کە ناو نەرابوو سۆسیالزم ئەو ڕخنانەی کە ئەگیرێ لە منزومەی با بڵێن مارکسی لینینی ئەڵێن ئەها ئەم هەڵەکە لەم لینینزمە بووە کە بە کودەتا بە شێوەی ئەوەی هەیە وەکو ڕاپەڕینێکیان کردو مارکس بڕوای بۆ نەبووە بڕوای بە حتمیەتی تاریخە حتمیەتی تاریخ شتێکە تۆ بە زۆر بێ شتێک بسەپێنی ئەوە شتێکی ترە ئێستا سۆسیال دموکراتەکانی دنیا کە بەداخەوەی ئەو یەکێتێش ناوی خۆی ناوە سۆسیال دموکرات و کە هیچ لە سۆسیال دموکرات نازانن سۆسیال دموکرات بڕوای بە مارکسیەت هەیە بەس بڕوای بە لێنیزم نییە بەشی زۆری هەندێک چکە هەر حزب هەیە هەندێک حزب هەیە بڕوان بە مارکسیەتش نییە لە ناو سۆسیال دموکراتشن ئەمان طبعا نەئەزانن سۆسیال دموکراتیە ئینیشە بە وازلەوان بێت بەڵێ مامۆستایان مامۆستا آخر نامەبەستمەوەیە تۆ هەست ناکەیت یعنی بۆ نمونە قسەکردن لەسەر فکری مارکس یا کەسێکی بیرمەند یا فەیلسوفێک لە ئەمری واقعا کە تۆ بێ فکری ئەمکەی بە ناواخنی شۆڕشێک و لە سەر ئەرزی واقع تەرجەمەیکەی تۆزێک قورسە و تا ڕادێک میسالیەتی تایە خۆی مارکس بڕوای بە گۆڕانێکەیە کە لە ڕووی ئابووری و ڕووەدا لە ناو سیستەمی ئابوووریەکە ڕووەدا مارکس باسی هینی لاندێشۆن باسی بڵێن ڕووداوەکانی مێژوو کردووە بەڵام باسی ئەوەی نەکردووە کە تۆ لە نێوان ببوورە تۆ لە نێوان تیۆر و تیۆردا قسەکە یعنی تیرۆر و تیۆر تیۆری مارکس تیرۆری جەستە ئەوە هەڵەیەکی گەورەیە وشەی تیۆر لە هینە نییە وشەی تیۆری هەیە چونکە تیۆری مارکسی لەگەڵ تیرۆری ڕەمزێکی بەعس بۆ نە تۆ دی ئەمە هەستەکەم پرسیارەکەت زۆر قوڵە یعنی ئەڵێ ئەم دوانە زۆر جیاواز وایە مارکس حتا لینینیش بڕوای بە تیرۆر نەبووە تیرۆر ئەو مەفهومەی کە کۆمەڵی کرد بڵێن لە شارەکان بڕوای بۆ نەبووە بەڵام لێرە کاردانەوە بووە ینی کاردانەوەی چی بووە تۆ
بەعس مەجموعەیە خەڵکی وەکو گورگ بەردا بۆ گیانە و گەلا خەڵکی شەوەکو شێوەیەک لە شێوەکانی بەرەنگاری ئەو هەڵوێستان هەبوو ئەگینا بڵێ ئەمە لە ناو پەیوەندی بە تیۆری مارکسیەوەیە نا من وام نەوتووە ئەمەی ینی مەسلەی تیرۆر مەسلەی خەباتی چەکدار ئەمانە هیچی ئینە نییە لەو فەلسفەیە جێگە نابێتەوە لەناو فکری کۆمەڵە شاوجودی نەبوو چۆن ئێمە بزان تۆ ئەمە شێوەیەکی شعبیە لە مارکسیەت شێوە شعبیەکەیەتی لە چین کە ماوچتۆنگ بڵێن بەو شێوەیە شۆڕشی کردووە و حەزبی شیوعیان دروست کردووە لێرەش بڵێن هێزێکی وەکو کۆمەڵە ویستێتی کوردایەتی و بیری نەتەوەی و بەرەنگاری و مقامی بەعس و نازانم چی و لەگەڵ مارکسیەتە تێکلاوێکە کە ئەو زەمانە شەوق و زەوقێکە بوو لەو شاخ و کێ و لە ناو شارەکان و حەماسێکی زۆر گەورە هەبوو ئەمە بۆ خۆی جەوێکی زۆر جوانی دروست کردبوو بەس بەداخەوە دوای ئەوە بەشێک لە سەرکردەکانی کۆمەڵە خۆیان ئەو تەجروبیان ورد و خاش کرد باش تۆ لە بەغا کاتێ دوو ڕێکخرا و لیژنەیە دروستەکەن یانەوەی یەکگرن ڕێکخراوی بڵێن کۆمەڵەوە خوێنی شەهیدانەوەی کە ناوتان ناوە تۆ پێشنیارەکەی ناو بنرێ هەڵۆی سوور ئەو پێشنیارە بۆچی چۆن ئەو پێشنیارەت کردووە هەڵۆی سوورمانای چی بوو بۆ ڕێکخراوەداتان خۆی بۆ ناومانە هەڵۆی سوور لەبەر ئەوەی ئەو کاتە ئێمە پەیوەندیەک هەبوو لەگەڵ ئەو ڕێکخراوی کە لەیلا قاسم و هاوڕێکانی دروستیان کردبوو کە ئێمە وەکو مەسەلەن شۆڕژگەڕەکانی ئەو سەردەمە زۆر شانازیمان پێ کرد ئێستاش هەر خەڵک شانازی بە قارەمانەتی لەیلا قاسمەکە و یەکێکە لەو ڕەمزانەی سا چۆن لە سەرانسەری جیهان ژینە ئەمینی نەبەست بەداخە ئەو کاتە لە هینێکی زۆر کەمال لەیلا قاسم کرایە سمبۆلی خەباتی هەفتاکان پاشماوەی ئەو گروپە مابوو ئەوەی لەیلا قاسم و نەریمان و ئەو مەجموعەیە ئەوان بەهۆی یەکێک لە خیانەتکارەکانەوە کەشفبوون و عیدام کردن داماوانە ئەوەی کە مابوو گروپێکە توانێ خۆیان دەرباسکن دوای ئەم گروپەیەکیان گرتەوە ئەمانە تایپ و ڕۆنی و دەمانچە و تەقینەوە و شتانیان هەبوو ئەوە ئێمە پێمان باش بوو سوود لە خبرەی ئەوان وەرگین چونکە ئەتوانی هەویە بۆ خەڵک تەزویرکەن ئەتوانی ینی هینێکیان هەبوو بڵێن سترەکچەرێکیان نەبوو لەو بوارە کە ئەتوانی باش بەو ئەمبەسم خودی ناوەکە و بیرۆکەکەیەتی ئەمجا مەسلەی هەڵۆی سوور چۆن هات کە ئێمە پێشنیارێکی وا کرا کە لە بەغا یان بڵێن لە بەغا و خواری و عێراق ڕێکخراوێک دروستکرێت کە نیوەی خوێنی شەیدان بێ نیوەیشی کۆمەڵە بێ بۆ ئەو دەستەیە من پێشنیاری هەڵۆی سوورم کرد بۆ پێشنیاری ئەوم کرد وتم ئێمە یەکەم لەبەرەوەی خۆمان بە چەپدانا و هەڵۆش شێکێک لە هەرچەند هەڵۆ لە هەموو دنیا هەیە بەس ئێمە وا ئەو سەردەمەوتمان ئەگەر هەڵۆیەکی سوور ئەگەر هەڵۆیەکە بێ سوور بێ ئەو هەڵۆی ئەتوانێت بێ بۆ بەغا لێوێ چالاکی خۆی بکات و بگەڕێتە بۆ کوردستان بۆی ناومانە هەڵۆی سوور بەڵێ ئەو شۆڕشە کە دروست بوو بەشێکی زۆری لە ناوەخنی نووسینەکاندا باز لە مەسلەی گفتوگۆ لەگەڵ جوتیاران و هەژاران ئاکەیت ینی چەمکی جوتیار و هەژار و چینی چەسا و ئەوانە ئایا لەو کاتانەدا کۆمەڵە توانی و ئێوە توانیتان نوێنەرایەتێکی ڕاستەقی نەکەن جیاواز لەو شۆڕشەی پێشوو کە هەبوو بەحساب بە شۆڕشێکی تا ڕادەیەک عقلێتێکی کاپیتالیستی و سەرمایەداری وێناکرا ئەم گۆڕانکاریە کرا نەوە ڕاستیەکەی ئێمە وەکو کۆمەڵە هەر پێشتر لەبەر ئەوەی ئەم ڕێکخراوە خۆی بە ڕێکخراوێکی مارکسیە زانی زۆر لە ژێر کاریگەری ئەندێشەی ماوچتۆنگ بوو ینی زیاد لە چینەکان خۆیان ئەوە هەر تەنانەت جارێکیان کاکشاب و کاک ئارام ئەچن بۆ لای باوەڕکەم قونسولی چینەکانە بێ ئەمان زۆر باسەکەنە
باسی بیری ماوسی تۆنگوانەکەن و ئەبێ وابێ ئەوە بێ کابرای چینیش پێیانەڵێ بە کاکشابی وتوتیۆڵە تۆ لە ئێمە ماویتری ئەو زمانە وای پێوتووە جا قەزم چێ ئێمە زۆر ینی مبالغەیەکی زۆرەکرا لە ئەو سەردەمە ینی پێش هەڵگیرسانی شۆڕش بەڵام کە شۆڕش هەڵگیرسێنرا هەر پێش ئەوەش کاک ئارام مرۆڤێکی پراگماتی بوو و حەزی لە ئەوە کاری عملی ئەوانە زیاتر بوو نینی کرد ئەم ناوە دوور درێژە ڕێکخراوی کۆمەڵی مارکسی لینینی کوردستان ئەندێشە ماوزە گۆرەوتی با بە ئەندێشە ماوسی لێلادن ینی ئەوەی لادن ینی لە راپۆرتی شباتی پێڵێن راپۆرتێکە کاک ئارام نووسوێتی لەو راپۆرتەوە ئیتر وشەی ئەندێشەی ماوزتۆنگ لە کۆمەڵە کرایەوە ئەنی تا ئەو کاتە ئەڵی ورد و خاشیشی کرد ئەوە چییە؟ ئەڵم دواتر کە باس بیری ماوەکەی لە مودەی چەند زەمانێکە ئاڵی کاگارام ورد و خاشی کرد ئەو ینی خۆی بزان کاگ ئارام لە دووسێکنەکان ئەگەر ئیسش سەیریکەن ینی ئێمە وەکو دوای 43 ساڵ یان 44 ساڵ لە ببورە 44 ساڵ لە شەیدبوونی کاگارام ئێستا هەستەکەی کاگارام کە وشەکەی لە ڕێکخراوەکە کردوتەوە بەڵام خۆی هێشتا لەو هینە ئیشێ کردین لە بیرکردنەوە سودی لێوەرگرتووە باڵێ وەک پێشتر وتم حتا خۆت باسیەوە کێڵی لە منتیقەی لە گوندی سیوەیل و ئالان لە شوێنێک جوتیارێک هاوڕێم بوو ناوی حەسەن بوو باسمان لەوە کرد ئەڵی جارێکیان پێکەوە دانیشی باسمان لەوە کرد کە ئەم شۆڕشە خەڵکی چینی جوتیار چەساوە ئەکا خۆت بۆ بینەران بیگەڕۆڵی بەڵام ئەو یعنی چۆنەڵی پێچەوانەکەی تێگەی ژووتی بەداخەوە یعنی دەوڵەمەند و ئاغا و دەرەبەکان شۆڕشەکانەکەن هەژارەکانە بن بە قوربانی بەڵام تۆ بە پێچەوانەکەی ئەدویست خۆیت بۆ باسکە من ڕاستەکەی ئەو کاتێک ئەو کە حەسەنە زۆر ڕەفیقم بوو پیاوێکی کەڵگەتی قۆزی جوان بوو بە تەمەن ئاوا سەروی 40 ساڵ بوو من ئەو کاتە ڕەنگە تەمەنم 23 ساڵ و 22 ساڵەوانە بوو بێ هەموو ڕۆژە دوای 75 هەموو ڕۆژە بۆم باسە کرد یەکترمان بینی ئەم جارە شۆڕش کە حەسەن ئەم شۆڕشی ئەم جارەمان وەکو جارەکانی تر نابێ ئاغا و دەرەبەگەوانە قیادەکان ئەم جارە فەقیر و هەژار و ئەوانەی هەموو ڕۆژەیتر مێشکین بردبوو تر ڕۆژێکیان هین بووت ئەرێ مامسا بەڕاستە تۆ شۆڕشێک ئەکرێ ئاغا و دەرەبەگ و دەوڵەمەند ئەوانە قیادی ناکەن وتی ئەوان ئاغا دەرەبەگ ئەوانە وتی هینێکیان هەیە بڵێن خبران هەیە پیاویان هەیە پاریان هەیە چەکیان هەیە هەموو شتێکیان هەیە ئەو مەبەستی شتێک بوو مەبەستی ئەو بوو کە هەر بن نەسوای پێوتم وتی ڕۆژێکیەت تۆ ڕێگەت نادن بەلای مەقڕێکی ئەو شۆڕشە تێپەڕی کە ئیساتە خەباتی بۆکەی تۆ تێ خۆتی بۆ بەکوشت بدەیت وتێگەر هێشتیان بەو ناواشە تێپەڕی گلەیتە بێ جا ئێستا ئەمڕۆ هەر بەڕاستی ئەو ڕۆژە ئەبینم خۆم من خۆم هەر ناچمە هیچ مەقڕی هیچ حزبێکی سیاسی بە ڕێکەوتش مەگەر ناڵم ڕێگەم بکەوێتە شوێنێکی و ئاوا بەڵام قسەکانی ئەوم بیرەکەوێتەوە کە ئەیوت ئەو شۆڕشەی کە فەقیر و هەژارەوانش بیکەن وتی 5 دقەشی بمێنێ بۆ سەرکەوتنی شۆڕش بتێ ئەوان فریاکەون ئەبنە خەوان شۆڕش و خەڵکەی تریش هیچ بەڵام لە قەرەداغیش لە ئاوایی مچەکوێر حاجی شەریف ئەمە بە سیروان تاڵەبانی ئەڵێکە پێکەوە نێەوە ئەوش هەمان قسەی تۆکە باسیەوەکە ئەم شۆڕ خەبرانە بۆ حاجی شەریف و کاتە پیاوێکی بە تەمەنی حەجی کردووە دنیای بینی ئەڵێوانەی پێش ئێوەش وا بوون کاک سیروان ئەیوت ئێمە ئەم شۆڕشە شۆڕشی خەڵکی هەژار و فەقیر و ئەوانەیە ئێمە هاتوین بەس خزمەتی جوتیارکەین خزمەتی خەڵکی فەقیر هەروە بەو ئوسوبە قسەی کرد کاک سیروان ئیتر حاجی شەریفیش پێی وتی وەڵا کاک سیروان ئەمە ئیسرائیڵی ئەوە لەبەرەوەی 5-6 کەسی ئەوە فەقیر و هەژار و دووسێت تفەنگی شڕتان پێوەیە تەبێ ئەبێ وا بڵێ وتی هەر ئەم سیروانە وتی 3-4 هزار چەکدارت بەدوا بواە من بهاتمەتە بەردەمت ئەو حاجی شەریفە بگرن 2000 شەقی تێڵدەن زۆر پیاگی قسە خۆش بوو ئەیوت پێش ئێوەش خەڵک هاتووە کە فەقیر و هەژار بوون
هەروەکو ئێستا قسەیان کردەوە بەس دوای کە بوونە بڵێن هێزێکی گەوریان پیا کرد و بوونە هێزێکی گەورە ئەو کاتە هەرکەس قسەی بکردە فەلاقیانە کرد بەداخەوە ئەڵێم ینی ئەو تاریخە خۆی دووبارە ئەکاتەوە ینی هەر بەس دەردی مارکسڵێ جارێکیان بە شێوەی تراجیدیا ئەو کەشی وەکو کۆمیدی بەڵێ مامەسا کۆمەڵە بیری کوردستانی هەبوو یاخود بیری عێراقچێتی هەبوو نا کۆمەڵە لە ئەساسە بیری کوردستانی هەبووە هەر لە سەرتاشەوە ئیسە کەرەکتەرەکان بەشێکیان ماون مەسەرەن بڵێن لە ساڵی کە هەفتا دروسە بێ بڵێن ئەمە هینێکی مناقەشاتێکی زۆر بەس بەداخەوە ئەوانەی قیادەی کۆمەڵە بوون باسییان نەکردە بە وردی چۆن مامجلالێتە ناو ئەو ڕێکخراوە بەڵام فەریدون عەبدولقادر باسیەکە لە ماڵی ئەوان لە بەغدا دروست بووە ساڵی هەفتا ئەخر زانم من مەبەستم ئەمەی عێراقی و کوردستانەکە لە چیەوە هاتووە بەڵام سادق شەریفیش لە ماڵی شێخ معرف لە گوندی گەڕەزیل کە کاگارامیشتان لەگەڵایە شەوێک ئەو پرسیارە ئەکات کاگارام بە شێوەیەکی زۆر دیبلۆماسی جوابیدایەوە بەس تۆ بێ سەیری شتێ بکەی هەر ساڵ و نیوەک تقریبەن یا 2 ساڵ دوای دروستبوونی کۆمەڵە باڵک جابێتەوە کە بریتە بن لە ڕەوانشاد فازلی مەلا مەحموود یا فازل ڕەسوولکی شەهید بووە لەگەڵ کاک فواد قەراقی کە خۆشبەختانە مامۆستا فوادی سەش ماوە ئەتوان مقابلە ئێش بکەن ئەمانە بیرۆکەی عێراقچێتیان هەبووە یعنی پیان وا بووە ئەبێ ئێمە زیاتر تەرکیزەکەمان لەسەر جوڵانەوەی کرێکارانی عێراق بێت و لەگەڵ حزبی شوعی و بەتایبەتی لەگەڵ قیادە مەرکەزیە ڕێکەوین و ئیش لەگەڵ ئەوانە بکەین بیرۆکەی عێراقچێتی ئەو کاتە هەبووە بەڵام دوایەوە ئیتر لە سەردەمی بڵێن کاک ئارامەوە زیاتر ئەو هینە چەسپێنرا ئەوەی بەسێن کوردستانی بوونەکە دلیلی زۆریشە ینی کاک ئارام عێراقچی نەبووە ئەو کەسەی وایوت ئەوە مغاڵەتەیەکی تاریخی گەورەیە کە هیچ بەڵگەوینێکی بەڵام لە مەجلیسەکە سادق شەریف ئەو پرسیارە ئەو پرسیارەکەی کە ڕەحمەتی شەی سادقیشە هەر هەمان شتە و پرسیاری لە کاگارام کرد کاگارام وتی ئێمە ئەو باسی لەسەر مەسلەی کوردستانی بوون بۆ ئایا لە کوردستانی عێراق شۆڕشەکە ینی بڵێن بەس تەنها کوردستان عێراق بین بێ یان تو هەوڵدەی لە پارچەکانی تریشە کاک ئارام بڕوای وا بووە ئەبێ هێزێک دروست بێ ئەو هێزە سەرەتا لێرەش بێ کێشە نیە بەڵام هەوڵدا لە پارچەکانی تریشە هەمان ڕێکخراو یا هەمان شت دروست ببێ بەڵێ بەس ئەو توێتی باجارێ ئێمە هەوڵدەین ئەگەر هات و خەباتی ئێمە لەگەڵ خەباتی گەلانی عێراق تو جیاوازە ڕێکخراوێک دروستکەی جیاوازە هاوخەباتی هاوسەنگەری لەگەڵ گەلانی ئەو منطقەیە دروستکەی بەڵێ ئەوەی کۆمەڵە داوای ئەکرد لە ئەرزی واقعە هەست ناکەی خواستێکی میسالی بوو نە ئەتوانراوەکو پێویست جێبەجێ بکرێت تایبەت لە کوردستان میسالەکە چۆن مەبەست یعنی مەبەستم ئەوەیە زیاترەوەی لە ناو بیری کۆمەڵا بوو لە ڕووی بیری چەپ و مارکسیسی و نوێنەرایەتیکردنی خەڵکی هەژار و جوتیار و چەوساوە هەروەکو دوو گوندی و دوو جوتیاری منتیقەی سیوەیل و ئالان و لە قەرەداغ لە ئاوایی بیا بناری شارەزوو لە مچەکوێر دوو جوتیار پرسیار ڕوبەڕوویەوە بەس ئەوە بزان پەیوەندی بە ئیدارەوە هەیە ئیدارەی شۆڕشەکەەوە هەیە بەوەشەوەی خۆی بزان یەک نقطەش هەیە بێت لە بەرچاوی بگرین ئێمە خەباتی چەکدار لە هەر شوێنێکی دنیا بوو بێ لە ئەنجامە کە سەرەکەوێت کێ ئەبێتە خاوەن شۆڕشەکە مەجموعەت ئەوەی کە قیادەی هێزە چەکدارەکە ینی ڕۆشنبیر و ئەهلە سیاسەکە دوورەخنێنەوە کێ بێتە قیادە کۆمەڵێک خەڵکی کە لە ناو هێزی پێشمەرگە دەوریان بینیوە بە مافی خۆشیان ێزانن و ئەمرازیشان بەدەسەوە هێزی بەدەسەوە ئەوەی کە هێزی بەدەسەوە ئەو ئەتوانێت بڕیاری بدە نەک خەڵکی سیاسەکە بەڵام ڕاستە بەڵام خۆش باوەڕیەکە بۆ هەر تۆ خۆت بۆ نمونە باسی لەوە کەڵی دەڕۆژێ دوای هین ڕاگەیاندنی یەکێتیە پێم وابێ باسەوە ئەەکەی ئەڵی کە لە مەفرەزەیەک یا هێزێک لە منتیقەی هەورامان بوون
باسیەوەکەی کە شێخ علی و علی شیع و حامیدی حاجی غالی و محەممەدی حاجی مەحموود بوون لە ڕادیۆی BBC و مۆتی کارلۆ ئەبیسن کە گوایە کە ماو مردووە ناچن قسە بکەن بۆ پێشمەرگەکان بۆی ورەیان نەڕوخێت تەنانە ئابە و شێوەیە مەبەستمەوەی ئایدۆلۆژیاکە ینی چۆن ڵی کاریگەریەکە هەروەک خۆش لە شوێنێکا باسەڵی وەرگرتنی ئایدۆلۆژیا وەکو موریدێک یا دەروێشێک بۆ شێخەکەیەتی ئەگاتە ئاستی حاڵ باسەوە ئەەکەی یعنی ئەڵی قسەیان نەکرد بۆیان بۆی ئەژنۆیان نەشکە وریان نەڕوخی ینی ئابم شێوە وەرگیرا من زۆربەی ئەو برادرانی کە کارمان کردو بەیەکە لەگەڵێکە ئەیانوت ئەگەر هات و بڵێن بەعسێ بەیگرت تێ ئەگەین ئەو بەعسە تێگەنین مارکسێ چۆن مقاومەکە ئەبجەڵەوە لە ژیان و لە کۆتایی ژیانی شەی شەهاب و شەی جعفەر ئەوە بە ڕوونی دەرەکەوە کە حتا بە خەڵکیان بە سەجانەکانن وتوەوە بە بە جەلادەکان وتوێت لەوانە مەدەن وەرە لە ئێمە بدەن ئەمە کاریگەری ئایدۆلۆجیا ئێمە دەیان کەسمان بینی ئەو کاتە ئەیتوانی خۆی دەرباسکە بەس ڕەفیقەکەی بڵێن بریندار بۆ یا شتێکی وا بووە دوو کەس بوون ئەسکەرێکی زۆر دەوریان گرتووە ڕەفیقەکەی بەجێ نێشتووە شەڕی کردووە حتا خۆشی لەگەڵ ڕەفیقەکەی شەهید بووە هەردووکیان بەیەکەوە ئەکرێ بڵێن ئەوە دەروێشایەتیە بۆ ئایدۆلۆژیا نەکەر ئەو بخۆم نەکەوە ئەوە بزانەوە شێوەیەکە لە شێوەی تەقدیسکردنی هاوڕێتی چکە تۆ لە پێشمەرگاتیە ئەگەر ئەو تەقدیسکردنی علاقاتی ڕەفیقاتی ئەوانە نەبێ ینی زۆر زەحمەتە ئیشکەی بڕ تۆ ڕەفیقەکە شەی دەکرێت و نەتوانی یارمەتێکی بدەیان نتوانی هیچ نەبێت جەنازەکەی دەرکەی یا ئەگەر بریندار بوو جاری وها بە 5-6 کەس خۆی شەهید کردووە ئەر بۆی بریندارێکیان هەبوو یا جنازەی ڕەفیقەکیان بۆ دەریکەن ئەوە دایان حاڵەتی وا بوو بەس مەسەلەی ئایدۆلۆژیا بێگومان ئەو ئایدۆلۆژیا وای کردووە ئەو خەڵکە بچێتە دەرەوە ئەو خەباتە بکە ئایدۆلۆژیا زۆر کاریگەری تۆ خۆت هەروەکو ڕەخنە لەوانەیە لە کتێبەکە باسەکەی بۆ مناڵی کاتێک ئەو مەفرەزەی هەورامان باسەکەی ئەڵی کاتێ بە هەورازێکا سەرەکەوتن حامی حاجی غالیە وت باوکە ڕۆبرا ڕۆما و ڕۆگەر بمایە پردی هەوایی ئاسمانی لە نێوان کوردستان و چینا دروستە ئەوە طبعی نام ئەوە تێگەشت ئەوە لە مەسلەی ماویزمەکە بووە من لەو حکایەتە بینەکەم باس کردووە یا چ تێگەشتن و تێڕوانینێک هەبووە بۆ بیری یا ئەندێشەی ماوچی تۆنگ ئەوان مەفرەزێک یەکەم مەفرەزە ئەبن لە منطقەی بڵێن شارە زور و هەورەمان کە ئەمە چەند ڕۆژێک پێشتر باسی ئەندێشی ماوچی تۆنگ گشتی وا کراوە کارچەند ئاڵم کۆمەڵە وازی لەوە هێنابوو هەر لە 76 با بڵێن راپۆرتی شوبات چونکە شوباتی 76 وازی لە ئەندێشی ماوچی تۆنگ هێنابوو بەڵام ئەو مەفرەزەی دیار هەر هەندێک کتێبی ماوچی تۆنگ گشتیوان هەبوو خوێندویانەتەوە کە خەبارەکە کتێبی چەپکێک لە وتەکانی ماومانە خوێندەوە جاد کە بێکەوە دانیشتوون کا حامیە بێ ئەمە مەفرەزەکان دیارە تۆ زۆر ئینتر بووە کاک شعلی بووە حەمی حاجی مەحموود ئەوان داوا دانیش من کە حەمە چەند جارێک باسی کردو کە حامی ئەوانیش باسییان کردووە لەگەڵ ڕەوانشاد شێخ عەلی ئەو دانیشتوێن لە باسمان کردووە کە خەبەرەکەمان بیستۆ لە BBC و ئەوانە و مۆنتی کارلۆوە ئەیتر وتمان نابێ باسیکەن بۆی وەرەی پێشمەرگە نەڕۆخێ ئەڵێ ئەوە بە شاخە سەرەکەوتون ئیتر کە حامی دەست پێ کردووە وتی ئەوە نییە سەرەکەوێت شەو تاریکە وتی کە حەمی لە ناو ڕاستی شاغا دەست پێ کرد وتی باوکە ڕۆ برانە ڕۆی کێشە بەسەر خۆیە ماو مرد پێشمەرگان هەموو کۆبوونەوە وتیان چی بوو کە حەمی وتی ماو مرد و بەرە ڕۆ باوکە ڕۆ پشتماشکە ئەیوتی چی بوو بەشەکە نەیزانی ماوچیە کاکەەوە ئەو ماوچی سۆنگە بمایە وتیانەگە بمایە چیە کردی وڵەگە بمایە جسری جەوی دروستە کرد دەبینی چین و کوردستانە بووە بەڵێ لێشا من قسەشەکەی ماوەسا یعنی لێ تۆ دیسانەوە نەقدی ئەوە ئەەکەی کە بیر و باوەڕ و ئایدۆلۆژیا لە زۆر شتی نە ڕەنگە ئازین چیە بزان ئەگەر ئەو زەمانە ئێمە بەلامانەوە وەکو شوورەی و نەنگی بوو مەسەن تۆ ئەگەر یەکێک بچێ پەیوەندی لەگەڵ کچێکا بێ من حتا لە ساڵی 76 بوو باوەڕکەم ئەو کاک بەختیارمەوە مەلا بەختیار وتم کاک بەختیار ئەوە کچێکی دەستگیرانم هەیە ئەمە بیهێنم
کاک بەختیار وتی وەڵا بێ بچی بۆ شاخ دەرەوەینی چی ژنێنانی چی وشتی ئێمە خۆمان هێشتا ژنی ئەو زروفە ناخۆشین ئەبێ بچینە دەرەوە بۆ خەباتکردن و وا بکەین و ئەمە بکەین جامە بەسم چییە یەکێکی وەکو شەی سادق هەر هەمان شت هەندێک جار باسیش مۆزوعێکی وات لەگەڵە بکردایە ئەوت ئینسانی مارکسی نابێ وا بکەێت یعنی خۆی بزان مارکس ئەسان خۆی هەر بە تەمەنی گەورەش بوو ژنی شێ بۆ حەزی لە کچێ کردووە زۆر زۆر ئاساییە یا مەسەلەن لە زۆر شتە تو واتە سەورەکەی من لە هەشتاکان بۆ هەندێک پرۆفسۆری ئەڵمانی باسی فکری کۆمەڵەمە کرد مەسەلم هەڵویست ینی چۆن بۆ لە پەیوەندی لەگەڵ ئافرەتە خواردنەوە یا هەر شتێکی تر بواە ئەمەوت مارکسیە دژی ئەوەیە ئەوت مارکسی چ علاقی بەوە هەیە علاقی بۆ مەبەسەوە علاقی بە مارکسی دوشتیوانێ بەڵێ لێرە یعنی زیاتر مەبەست لە هین بوو مەبەست لە بیر و باوەڕەکە بوو طبعا ئەم شتە ئەم ڕووداوانە هەر هەبووە باسی ڕووداوێکەکەی کە وابزانم لە دۆڵەنەیە لە خێمەیە کابن لەگەڵ مامجەلالە بەیەکەوە ئەڵێ ڕسمانیە پێکەوە کامێرەشتان پێ نییە و کامێرێکی کۆداکی پێە بەڵێ ئەی هێنێ ڕسمێکی تۆگرێ بەڵام بە تۆڵێت تۆ پیاوێکی چۆنەڵی بە شێوەیە لە شێوەکانەڵێ پیاوێکی فەقیر و بێفێڵ و ئەوانەی بەڵام خەڵکی ناو ئەم شۆشە خەڵکی زیت و چوقتی و ئەوانن پێویستە ئاگام لێ و پشتیوانی بکەم بەبەستی چی بۆ ئەو مامجەلال وای بە تۆ خۆی مامجلال پیاوێکی بە ئەزمون بووە مەسەلەن ئەو لەو ساڵی ڕەنگە من لە دایک بووم ئەو پێش ئەوەش هەرین بووە ئەندامی سەرکرداتی پارتی بووە ئەوە جیازێکی زۆر زۆر گەورە هەیە لە هێنا مەسەن ئەو ڕەنگە 25 ساڵ پێشەوەی تۆ دەست بکەی بە کاری یەکتر ببینین ئەو کاری سیاسی کردووە و لە ناو ڕووداوە سیاسەکانە بووە دەوری قیادەشی بینیوە کە بەداخەوە خۆزگایە خۆشی ئەوت بەردەوام ئەوت خۆزگایە ئەو مەقطعانە لە مێژووی ژیانی من نەبووایە بەس هەبار حاڵەوە تاریخێکە کە بەڵام بە تۆڵێ کە وێنەکە تەگرێڵێ لە عەبدولوهاب ئەتروشیەچی تۆشەڵی بە شێوە کە داهنیشێڵە لەوە چیت من نازم عەبدولوهاب ئەڵی نەمدیوە بەس بۆ یعنی لەوێ بە تۆڵێ لەم شۆڕشم پشتیوانیت کەم وی بزان مافت نەخورێت مامجەلال حەزێ کرد خەڵک لەگەڵ ئەوە مەسەلا هەر ئەو زەمانە حەزێ کرد بڵێن وەکو چۆن وەکو گروپێک تۆ لە گروپەکەی ئەوە بینە لە گروپەکانی ترە نەبی یانی مامجەلال خۆی شێوەی کارکردنی بەو شێوەیە بووە هەر ئەوەش نە مەسەن هەر بڕیار درابوو کە حزبێک دروست بکرێ ینی کۆمەڵە و خەتی گشتی و بزوتنەوە ینی لەگەڵ کاک عەلی عەسکەری و دکتۆر خالد ئەوان ڕێکەوتە بوون کە مەجموعەی خەڵک بووین ئەمانە ببنە قیادەی ئەو حزبە تازەیە ینی مامجەلالە عەلی عەسکەریە دکتۆر خالدە تۆ ئازاد هەورامی ئەم مەجموعە من ئەوی ناوەکانی ترم بینەمەوە ئازاد هەورامی تایە عەلی عەسکەری تایە بڵێ ئەتر خەڵکی تری ڕەنگەتیانە بەڵام ئەڵەی کارەساتی هەکاری نەیهێشتەوە چی بوو کارەساتی هەکاری لە 1/6 هین دەست پێ کرد 1970 بۆ 26 ینی لەو ماوەی 20 ڕۆژە هێزێک ڕۆیشتن بە حسابی خۆیان لە نزیکی سێ سنوور لەوێ مەقەڕات دابنێن دوو ڕەتڵ ڕۆیشت ئەو ڕەتڵانە لە بری ئەوەی بچن لێوێ بنکە و بارەکەی خۆیان بخەن لەوێ هێز دروستکەن و چەک پیا بکرێت و ئەوانە هۆکارێکی نازەم چی بووە بەس ئەو زەمانش مامجەلال خۆشی نێزانێت بۆ ڕۆیشتون بەرەو ویسان بچن بۆ سووریا لێوێ چەکەکان بێن بەو هێزە گەورەیەوە چونەتە ئەوێەوە ئیتروال حاصل لەو ڕووداوانە مەبەستەکەی من لێرە ئەوەیە کارەساتی هەکاری بۆ ڕێگەی لە دروستکردنی ئەو ڕێکخراوە گرت کە مامجەلال لە بەردەم خەیمەکا بەتۆی عەلی عەسکەری و دکتۆر خالید خەڵکی زۆر مەبەستی تیاچوونی و قیادانەی دوایە مەسەلە خەڵکی بوو کاک عومەر گیرە کاک ئازاد هەورامی بوو خەڵکی زۆر گیرە شێخ عەلی بوو نازانم حەمێ حاج مەحموودەوان وەڵا ئەوان بەس حەمێ حاج مەحموود و
جەمەلی عەلی باپیر و باوەڕکەم 8 کەس بوون ئەو شەید حامە ڕەش گرێزەی و ئەو 8 کەسە توانیان خۆیان دەرباسکەن باقیتر نەیانتوانی بەداخەوە. بەڵێ بەڵام سادەیی کورد یعنی زۆر جا تۆ باسی سادەیی کوردی شەکەی تەنانە باسێکی مام جەلالە جێڕیتەوە ئەڵەی کورد هەمیشە مام جەلال و توێتی بچوو وە تەسک بیرەکاتەوە باسی نمونەی دزیەکەکەی لە بەیروتە کە کابرا لەوێ بۆ نمونە ڕۆشتووە دزی کردووە 2 کیلۆ 3 کیلۆ ئاڵتونی بردووە چەند ملیار دۆلاری بردووە بەڵام کوردێک کە بردوێتی بە کۆڵیەوە بۆ لە فەردەکە لە گونیەکە بە کۆلیۆ نیو فەردەی بەکەوە وتوانە بە دز کەوتونەتە شوێنی و کوشتویانە کە سەیرەکەن کوردەکە نیو فەردەکە پیاسەوە بە کۆڵی یعنی مەبەسم بیرکورتی کوردەکە تۆ لە کتێبەکەش ئاماژەی پێگەی خۆی بزان ئەوە ئەبێ وەکو میکانزمی داگیرکراوی سێریکەی هەموو ئەو ڕووداوانە یعنی زۆر ڕووداو هەیە ئەوە کە خەڵک بەو شوێ بیر بکاتەوە ئێستا تۆ سێرەکەی زۆر کەس لە ناو کورد وەکو فەیلسوف و شتیوان نایان ڕۆیشتووە بەس ئیشوکارەکەی بەردەوامەوەی جوێن بە خەڵکی کورد بدا وەکو گەلی کورد وەکو نەتەوەی کورد هۆکەی چی ئەوە یان کورد بەکەم بزانێ ئۆروپی مەسەن باش مهمی بزانێ عەرەبە مهم بزانێ فارس ئەمە کە تۆ لە وڵاتێکی داگیرکراو بووی داگیرکەرەکات یەت ئەڵێ پێت ئەڵێ تۆ هیچ نیت تۆ کابراایەکی بێعەقلی گەمژەی ناتوانانی خۆت ڕزگارکەی تۆ هەر بە کەڵکی هیچ نایی کورد کە بێوێ بڵێن گوێی ڕاستی خۆی بخورێن ئاواکە دەستی چەپ بۆ گوێی ڕاستیە بە جا ئەمە ئەنواعی نوکات هەیە لە ناو عەرەب لە ناو فارس لە ناو تورک لەسەر کورد هەندێک لە کوردیشە لە ئاسی خوێندەواری وشتیوە لە ناو ئینە من آخر کاک ئیسماعیل باسی کردووە لەو لەیەکی لەم نووسینانەی کە ئەم ماوەی بڵاوی کردەوە کە باسی یەک دوو کەسەکە کە بە فەیلسوف ڕووش لە ناو کووردە بەڵام ئەڵێ ئەمە زۆر بە شێوەیەکی سووک باسی گەلی کوورد دەکەن کە ئەمە کارێکی نەشیاوە من گەڕمەوە بۆ دیاردەی داگیرکەر و داگیرکراوی تۆ ئەو ئەگەر داگیرکراو بی ئەچی بەشێک لە ئەو شتانی کە داگیرکەرەکە پێتەڵێڵێت تۆ هیچ نیت تۆ قەت بە هیچ نابی ئەو شتانە ئەچێتە ناوە ئیتر تۆ بەو شێوەیە بیرەکەیتەوە کە تۆ هیچ نیت بەڵێ یەک ڕووداوی کورد من ماوەی بەرنامەکەم تەواو بۆ یەک ڕووداوی کورد باسەکەی لەسەر مەوزوعی تەماتەکە کە کاک نەوشیروان لە خێمەکە دێتە دەرەوە و ئەو کاتانە هاوڕێ معرف پێڵێ لێمە بە مام جەلال وتوێتی ئەمە باوکشم بێ لەم تەماتێمە بەگە بە کورتی ئەوە بگێڕیتەوەم کۆتایی بە بەرنامەکە بەشی یەکەم تۆ دیارەتێ من بە ئەیدامکردن دەین لەم ناوەیە ئەوە ڕۆژێکیان این بوو هاوڕێ معرف هەبوو برازە ئەو کاک عەلی بچکۆل کە یەکێک لە سەرکردن دیار و ناسراوەکانە هاوڕێ معرف کوڕێکی زۆر دڵپاک کوڕێکی زۆر عاقڵ مؤدەب زۆر بەڕێز بەس ئەوەی ینی بە ئەو پەڕی دڵسۆزیێکێک لە بڵێن دەستەی پاسەوانی مام جەلال بوو بەس کۆمەڵە بوو مام جەلال شتێکی بووتایوت نە ئەمە لەگەڵ مارکسیەتە گونجەیان ناگونجێ زۆر این بوو لەو ڕۆوە ڕۆژێکیان کاک نەوشیروان پێی وتووە وتێتی هاوڕێ معرف هەندێک لەو مام جەلال سونوقی تەماتە لای خێمەکەی دانراوە وتبێ هەندێک لەو تەماتەیان بۆ بێنە ئەویشتی وەڵات ئەوە ئی مام جەلالە ئینمە ببورە مام جەلال وتێتی بە کەسی مەدە وتی بە منیشە وتی بە تۆش تر مام جەلال لێو تێپەڕە سەرێکە ئەو کاتە خۆ لەو شاخە لە قەندیل هەر نانەڕەقا بۆچی بووە هەندێک نان و ئاو نازم لەگەڵ چێ خواردوتی وتی ئێرە کاکنەوە خۆ تەماتەی لێ بوو بۆ نەچوین کە وتی وەڵام ئەویش هەر ڕێک وتی وەڵامە وەکو خۆی جێڕاویەوە وەکو خۆی بۆی جێڕاویەوە بۆی جێڕاوت جا مام جەلال لەوێ دەوێت هاوڕێ معرف وام وت ئەویش ئەوێت مام جەلال نەدوێت ئەگەر باوکشم هات یەک تەماتی مەدەرێ یعنی مام جەلال بە درۆ قسەوە بۆ حسابی خۆی تر مام جەلال زۆر لەوە پەس بوو لە شێوەی معرف بزان یعنی کوڕێکی ئەممەنە پاک ئەممەنە دڵسۆز ئەممەنە مؤدەب بەس ئیتر ناڵم لە زۆرجە دکتۆر مەحموود ئەیوت ئەمان دکتۆر لەگەڵ منان بخۆیت وەڵام لەگەڵ منان بخۆم خۆشترە
بەخۆ بچیت مارف شۆربایەکت بداتە 1 ساعت باسی مارکسیێتت بۆکە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا فازیل کەریم ئەحمەد ناسرا بە مامۆستا جعفەر سپاس دەکەم لە بەشی یەکەمی بەرنامەکە لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ مامۆستا جعفەر تا بەشی دووەم بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن. سپاس.